لە NRTەوە سڵاوی مەحەمەدوویتان لێبێ ئەم شەویش لە تەوەرەیەکی جیاواز بە دیداتان شاد بووینەوە. تەوەری ئەم شەومان لەبارەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان هەرێم و بەغدا یاخود ڕاستتر بڵین هەولێر و بەغدا. لە دروستبوونی گرژی و ئاڵۆزیەکان هاوپەیمانە استراتیژیەکەی پارتی دیموکراتی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە شێوەیەک لە شێوەکان پارتی تۆمەتبار دەکرد بەوەی کە هۆکاری ئەم گرژی و ئاڵۆزیانەیە و دەیوت پەیوەندیەکانی نێوان مالیکی و مەسعود بەرزانی تێک چووە بۆیە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداش تێک چووە. ئەم هاوپەیمانە استراتیژیەی پارتی کە بە درێژایی مێژوویەک شەڕی ناوخۆی لەگەڵا کرد و پاشان ئیتیفاقێکی استراتیژی و دابەشکردنی حکومەت ئەمە ڕەخنەکانی بوو لە پارتی. لەلایەکی تر ئەمانەوەی قسە لەسەر مەسەلەی پارتی و پەیوەندیەکانی بکەین لەگەڵ حیزبە سیاسیەکانی تردا و پارتی لە سلەیمانی لە چ پێگە و مۆقعێکا بوو. ئایا پارتی چۆن دەڕوانێتە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان؟ ئەی حیزبە کوردیەکان ئێستا لە چ پەیوەندی و دۆخێکدان؟ بەرپرسێکی پێشووتری لقی چوارمان لەگەڵا کە پێشووتر وتوو بووی لە یەکێک لە دیدارەکانیدا لە غیابی مام جەلالدا یەکێتی بەرەو ئاوابوون دەڕوات. ئایا ئێستاش لەسەر ئەم جوملەی سوورە؟ بۆکردنەوەی هەموو ئەو پرسیارانە هەڵۆ ئەحمەد کووردا بەرپرسی پێشووی لقی چواری پارتی دیموکراتی کوردستانمان لەگەڵا. کاک هەڵۆ سوپاس دەکەین. ئەخر اتفاق وان نەبوو مقابل. اتفاق لەسەر چی؟ من وەک کەسێکی تروتم قساکەم ینی بەڕاستی نەبووم. بەرحاڵ مشکلە نێت. وەکو کەسێک بەڵام جەنابەت ئێستا ژەر پارتیت؟ پارتیم بەس بەرپرس نیم کاکە. بەرپرسی پێشوویت. بەڵێ. ئێمە وتمان بەرپرسی پێشووی لقی چوار. ئەم سیفەتە یعنی تۆ ئینکاری ئەم سیفەتەی پێشووتر دەکەی؟ نەخێر. ئینکاری پارتی بوونی خۆ دەکەی؟ نەخێر بەرپرس نیم. بەرپرس نیت، بەرپرسی پێشوو. ڕەنگە من ڕاستم وت بەرپرسی پێشووی لقی چوار. بەڵێ. ئینکار لە پارتێتی خۆ دەکەی؟ نەخێر نە مەسەلەکە بەرپرسی لق نیم. بەرپرسی لقنی بەڵام پێشووتر بەرپرس بووی. باشە. هۆکاری ئەوەی کە بەرپرس نەمای هۆکارەکە خۆت بووی یاخود لەسەرەوە لابرای؟ ئەوە هۆکارەکان زۆرە. بەشی یەکەمی بەڵێ خۆم بووم. من ئەسڵەن پێم خۆش نەبوو بەرپرسی لەق بم. لە دوایی کۆنگراش ئەرزی جەنابی سەرۆک بارزانیم کرد کە حەزم لێنێ بەرپرسی لەق بم. بۆ بەڵام لەبەرەوەی ڕووداوی حەڤەی شوبات لە شاری سلێمانی بوو بەرامبەر بە پارتی من خۆم بە پیاوی ڕۆژی تەنگانە ئازانم. ئەو ڕۆژە ڕۆژێکی ئاڵۆز و تەنگانە و ناخۆش بوو بە پارتی. من قوبوڵم کرد کە بەرپرسی لەق بم و هاتم بەرپرسیارەتی لە خەم کرد بە شانازی شەوە شانم دایە بەری بەو شێوازە کردمان کە کردمان. واتە لەسەر داوای خۆت بوو لابردنەکە و لە بەرپرسیارەتی. دوو بەشە ئەوە بەشێشێتی بەشێکی کەشی لە سیاقی و ئاڵوگۆڕی کە مەکتەبی سیاسی یا سەرکردایەتی پارتیەوەی ئاڵوگۆڕ بەلقەکان بکە ڕەنگە بەشێکی شێوە. باشە کاگەڵۆ بۆچی زیاترین ئاڵوگۆڕ حیزبی لەو ناوچانەیە کە پێوتێ پارێزگای سلەیمانی لە لقەکانی پارێزگای سلەیمانیە بە تایبەتی لقی چوار پارتی هەستەکە ئەوانی کە دایانێ لە لقی چوار ناتوانن ئەو یاریکەرە باشە و جەنگاورە باشە بن کە پێگە و سەنگی پارتی زیاترکەن لەم ناوچەیە یاخود هۆکارێکی تری لە پشتەوە؟ پارتی مەسەلەکە لە سلێمانی نییە. لە ڕاستیدا یەکێ لە دروشمەکانی پارتی لە کۆنگرەی سیانزە نوێبوونەوەیە. نوێبوونەوە واتە ئاڵوگۆڕیش. ئاڵوگۆڕ لە هەموو شوێنەکانی کە پێویست بوو بێ پارتی کردوێتی. لە سلێمانیش وانە مەسەن منەوە 3 ساڵ و 8 مانگە بەرپرسی لە قەمبیانی کە حەقی خۆیەتی ترخۆ ینی خەڵق 3 ساڵ 4 ساڵ لە پۆستێکە ئامێنێتەوە بێ ئاڵوگۆڕ بکرێت. کەواتە ینی ئاڵوگۆڕەکە شتێکی تەبیعیە لە ناو حیزبە. زۆر سروشتێ بەڵێ. ئەمە ناوێنەی نوێبوونەوە؟ بەڵێ بەڵێ نوێبوونەوەیە چونکە کەسێک بۆ شوێنێککە ئەگۆڕێ کەسێک کاچێتە شوێنێککە زۆر ئاسایی. شتێکێ لە ناو پارتیا پێوتێت تەکەتولات؟ من نەمدیوە نیشتیوە نابیستم. بەی شێوەیەک نەوبینیوە؟ ئەزانی چۆنە ینی تەفسیرەکان هەندێک جار هەڵا ئەکرێ. جیاوازی بۆ چوون هەیە. جیاوازی بۆ چوون مانای تەکەتولات نییە. مەسەلەن من بە شێوازێک ئەڵێم فلانشت دەبێ وابێ بە ڕێزی شکاڵێ فلانشت ئەبێ وابێ هەر کەسێکیش مافی خۆیەتی لەسەر بۆ چوونەکەی خۆی هەندێک جار
کار بکە هەندێک جار بۆ چوونەکەی بەرەو ئەوە بەرێکە ئەم بۆ چوونە ڕاستە ئەبێ پێش بکەوە بەڵام لە کۆبەندی ئەخیرا سەرکردایەتێکت هەیە مرکزیت هەیە هەمووی ڕۆکاتەوە ئەوە نییە بڵێ ئەمە ئیش لە سەرەوە کاتە کە تول بۆ خۆی بکە و ئەوە ئیش لە سەرەوە کاتە کە تول بۆ خۆی دروستکە ئەوەی هەمووی پارتی کۆکاتەوە چییە؟ بەرنامەی پارتیە سەرۆکی پارتیە مەکتەبی سیاسی پارتی. زۆر باشە کاگەڵۆ سلەیمانی بەڕێز بەرپرسی پێشووت بوویت بەڵێ با دڵگران نەبی لێمان بەرپرسی پێشووی لقی چوار بووی بروسک نووری شاویست کە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتیە لە سلەیمانی ئاماژەی بەوەدا کە پارتیەکان وەک هاوڵاتی پلەدوو تەماشا دەکرێن لەلایەن یەشێتی و کاربەدەستانی یەشێتی لەم شارە لە تازەترین دیداریشە سەعید سەلیم کە جێگاکەی تۆی گرتوتەوە لە لقی چوار و بەرپرسی لقی چوارە دەڵێت یەکێتی لە ڕووی ئیداریەوە لە سلەیمانی شکستی هێناوە لە پێش وەڵامی ئەوەم بەرەوە ئێوە هەستان کرد پلەدوون لە سلەیمانی؟ من سەرەتا عەرزم کردی جیاوازی بۆ چوون هەیە من لە هیچ کەسێکی قوبوڵ ناکەم نەک لە سلێمانی لەسەر ئەم ئەرزە بە پلەدوو ناوم بێنێ و پلەدووژ نیم و کەسێکم و کەسایەتی خۆم هەیە و هەموو پارتێکیش لە شاری سلێمانی وابیرەکاتەوە بەڵام لە دەرەنجامی جێبەجێ نەبوونی بەڕێوە نەچوونی هەندێک ئیش و کار نیگەرانی ئەبێ ئەم نیگەرانیانە ئینسانەکان وا لەیەکا کە گلەی و گازندە بکەن ئەمە بەشێشیشی پەرچەکردداری وەڵامدانەوەی هەندێک کەسی کە لێرە لەوێ هەندێک بەڕێزی تریش قساکە دیارە ئەو بەڕێزەش دێتەوە سەر خەت و جوابێتەوە ئەڵێ وایە ئەمەش بۆ چوونێکە کە بۆ خۆی وایوتووە حەقە لە خۆی پرسن تەفسیری بکە ئەجنا من بە هیچ شێوازێ قوبوڵی ناکەم کەسێک بە پارتی بڵێ پلەدوو باشە بەڵام کاغەزی تۆ دەیخوارد وەکو بەرپرسی لقی چوار ئەوەندەی کاغەزی لێپسای مڵبند دەیخوارد من ئەبەت کاغەزێ بۆ کەسێ نانووسم هیچ کاغەزێکە من نووسێ چونکە بڕاشم بەوە نییە لێرەوە لەم تەلەفیزیۆنە بەڕاشکاوانە بە هەموو خەڵکی کوردستان ئەڵێم من 4 ساڵۆژ مانگ لە لقی 11 بەرپرس بووم 3 ساڵۆژ مانگیش لە لقی 4 بەرپرس بووم بۆ هەموو دام و دەستگاکانی سلێمانی بپرسن یەک نامەم نەنووسیوە چونکە بڕوام وایە حیزب بەبێ ئیشی حیزبایەتی بکە حکومەت دەبێ ئیشی حکومەتداری بکە هەرگیز من لەگەڵ ئەوە نیم نامەی حیزب ئیشی حیزب بکە حکومەت ئیشی حکومەت کە یاخود قەنەعەت بەوە بووە کە بەڕێوەبەرەکانی یەکێتین و ڕەنگە نامەکەی تۆ نەخوێنەوە نەوانەیە بەڕێوەبەرەکانی یەشێتی من نازانم نامی ئەخوێنەوە یانی خوێنەوەتەوە من ئیشم بەوە نیە بەس من بڕوام بەوە نییە کە حیزب تەداخلی کاری حکومەتکە من نمونەیەکە بۆ بژێڕمەوە چوومە لە قیانزە یەکەم چەند ڕۆژێک بوو لەوێ بووم حیزبەکان هەموو کۆبوونەوە لە یەکەم کۆبوونەوە حیزبەکان داوای گازیان کرد لە قایمقام بێت من ڕازی نەبووم بگاز و بنزین وتمەوە یعنی چێ حیزب داوای شتان ناکەم من ئەسڵان لەو کۆبوونەوەش بەشداری ناکەم حیزب ئەبێ ئیشی حیزبایەتی بکە حکومەت ئیشی حکومەتایەتی بکە یەکێ لە سەرکەوتنەکانی پارتی لە ئیدارەی کە پێشتر بازەکرا ئیدارەی هەولێر و دۆکو ئێستا هەموویەکی گرتوتەوە و کابینەی 5 و 7 و 8 کاگنێچوان ئەوەیە کە حیزب ناتوانێت تەداخلی ئیشەکانی بکە ینی سەرکەوتنی پارتی لە هەولێر و لە دۆک دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حیزبی جا کردوەوە لە حیزب و حکومەتیش ئیشی حکومەتەکە حیزب ناتوانێت تەداخلی ئیشی حکومەت لە سلێمانی و ناوچەی سلێمانی ئەوەی پێشووتر پێی دەوتا زۆنی سخوز ئەوە هەبووە واتە حیزب ئیشی حکومەتیشی کردو حکومەتی من خۆم نووسراوێکم بۆ کەسێک نەناردووە لەبەرەوە ناتوانم ئەمە بڵێم ینی ئەبێ بە ئینسافەوە ئینسان شت بڵێم من یەک نامم بۆ هیچ دام و دەستگایشی حکوومەت بەڵام کاگەڵەت جەناب وتە سەرکەوتنی ئەوەی کە پێوترا پێشووتر زۆنی زەرد بەر لە یەگرتنەوە هەولێر و دهۆک ئەوە بوو کە حیزب ئیشی حیزبی دەکرد و تەداخلی ئیشی حکومەتی نەدەکرد بەڵام کەواتە لە سلەیمانی ئەم شتە پێچوانە بوو ئەم معادلەیە تۆ پرسیارەکەت کرد من وەڵامی پرسیارەکەم دایتەوە من سروشتم وایە پێم خۆش نییە قسەی خراپ لەسەر کەس بکەم چونکە ئەو هەلومەرجەی ئەمڕۆی کوردستانی پیاتێ ئەپەڕێ من پێم خۆشە هەموو ئینسانەکان قسەی باش بکەن بۆی یەکڕێژی لە ناو ماڵی کووردا دروست بکەین چونکە هەم تەحەدیەکان مەترسیەکان لە بەردەممانە ئاڵۆزەکان هەم ئاسووی سەرکەوتنیش لە بەردەممانە نزیکن لەبەر ئەوانە پێویستە قسەی باش بکەین هەمومان قسەی باش لێکمان نزیکاتەوە لەبەرەوە ئەمە من سروشتی خۆم وایە و دیسانی ژۆکو پێم وتی من ئەم جارش ئێڵێمەوە لە هەر کوێیەک بەرپرسیارەتیم هەبوو بێ ئیشم بە حکومەت نییە حکومەت ئیشی خۆیەکان من حیزبم ئیشی خۆمە ئەگەر بەیانی لە حکومەت ئیش بکەم وەرەقەی حیزبم بۆ بێ بە قسەی ناکەم بەڵام کاگەڵۆ ئێوە کاتێ بەرپرسن
بەرپرسیارەتیت هەبووە یاخود ئێستاش کاک سعید کە بەرپرسیارەتی هەیە و بەرپرسی لقی چوارە خطاب و حیوار و قسەکردنتان نەوەعیشیترە مەسە پێشووتر جەنابەت لە یەکێک لە دیدارەکاندا دەڵی لە غیابی مام جەلالدا یەشێتی بەرەو ئاوابوون دەڕوا ئێستا سعید ئاغا دەڵێت یەشێتی لە ڕووی ئیداریەوە لە سلێمانی شکستێنەوە لەمە گەڕین هینە سەرەمەی جەنابە کاتێ بەرپرسی لقی چوار بووی ئەمە جوملەی تۆ بوو بەڵام ئێستا خطاب و قسەکردنی نەرمی خێر ئەو وەختەش من قەت بەڕقی قسەم نەکردو عەرزەکەم ئەوە کاک ئاسۆ سەراوی لە ئاوێنە هات دیمانەی لەگەڵ من کرد پرسیاری لێکردم لە ڕاستیشدا تۆ بۆ خۆت ئەزانی ڕۆژنامەکان زۆر جار بۆ ئەوەی کە ڕەواجی ڕۆژنامەکانیان بێ مانشێتێک گەوراکەن بەو شێوەیە نییە من ئەم جارە ژێڵێم و سووریشم لەسەرەوە مامجلال یەشێتی نیشتمانی دروست کردەوە مامجلال کەسایەتێکی گەورەیە مامجلال دەوری هەبووە وەهتا مامجلالیش نەخۆش نەکەوتبوو نێوانی یەشێتی و پارتی وای لێ نەهات بوو ئەمە حەقیقەتێکە هەموو کەسێ ئەیزانێ بۆچی خەڵقێک ئەمەی پێ ناخۆش بێ هەر یەشێتێک ئەمەی پێ ناخۆش بێ غەدرەکە ئەبێ شانازی بەوە بکە کە مامجلال سکرتێری یەشێتی نیشتیمانی بۆ یەشێتی نیشتیمانی دروستکە کاریگەری گەورەی هەبووە لەسەر یەشێتی بۆ پارتی ژوایە ئەو کاریگەریە گەورەی کاک مەسعود هەیەتی لەسەر پارتی کەسێککە نیەتی بەدیل هەیە بۆ مەسعود بەرزانی لە ناو پارتیە نەخێل لە ئەمڕۆدا نییە لە ئایندەشە ئایندە جیاوازە خۆ مەسعود بارزانی 1000 ساڵی عمر نابێ جەنابی مەسعود بارزانیەوە کاک مەسعود دەوری 65-66 ساڵی تەمەنە کە چوو 80 ساڵ 85 ساڵ بێگومان تەمەنی ئەبێ ئیتر ئەو کاتە حیزب بیر لە شتی کاتە بەڵام لە هەل و مەرجی ئێستادا نەبووک بۆ پارتی 6 ساڵی ئەگەر جەنابی کاک مەسعود بمێنێ هەر سەرۆکی پارتی دەبێت من حەزەکەم ڕاستگویانە پێت بڵێم ئەمڕۆ لە کوردستانە بۆ کورد بۆ پارتی بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی هیچ کەسێک بەدیلی کاک مەسعود بێ هیچ کەسێک لە کوردستانە ناتوانێت بەدیلی کاک مەسعود بێ ئەمە لە غیابی جەلال تاڵەبانیدا یاخود هەر ئەگەر ئەویش غیابی نەبووە عینەن چوم لە کاکە جیاوازە مام جەلال کەسایەتێکی گەورەیە زۆر بەڕێزە زۆر دەورێکی گەورە و کاریگەری هەبووە لە کوردستانیش و لە عێراقیشە ئەمە جیاوازە بەڵام مەسەلەی کاک مەسعود لە ڕووی سیاسی مێژووی ئابووری کۆمەڵایەتی شۆڕژگێڕی وە سەرکردایەتی حیزبێکی خاوەن 6 ساڵ خەبات ئەمڕۆ وە تا دەیان ساڵی کەژەتوان بڵم بەدیلی کاک مەسعود لە کوردستانە نییە لە پارتیا بۆیە لێکێ لە دیدارەکانیشدا ئاماژەت بۆدا کە نەوشوا مستەفا باشی کرد لەگەڵ کاک مەسعودا ڕێکەوت ئەوەش مەسەلەیەشترە کاک نەوشیروان پیاوێکی عەقڵە پیاوێکە خاوەنی دوور ئەبعادێکی دووری بیرکردنەوەیە کە جەنابی مامجلال نەخۆت تا مامجلال نەخۆش نەبوو نێوانی پارتی وێشێتی هەمیشە ئەگەر گرژێکیش بواە ڕێگە ئەخرایەوە لە نەخۆشکەوتنی مامجلال گۆڕان 24 کورسی هێناوە هاتۆتە پێشێ دەوری هەبووە کاک نەوشیروان ئەگەر بێوێ ئەو بۆ 6 پڕکاتەوە ئەبێ خەڵکی سلێمانی خەڵکی کوردستان دەستخۆشی لێ بکات ئەمە بەڕاستی بۆ چۆنێکی عەقڵانیە با یعنی نەک کاک نەوشیروان کاشێکی کەش هەر کەسی ئەمڕۆ لە کوردستان ئەگەر کاک مەسعودیشی خۆش نەوێ ئەگەر پارتیشی خۆش نەوێ ئەبێ بزانێ ئەمڕۆ بۆ کوردستان کاک مەسعود کەسایەتیەکە کە ئەبێ هەموو خەڵکی کوردستان شانازی پێ بکە بۆیە کاک نەوشیروان کارێکی باش کردوە کاتە لە ناوی شێتیدا خەتێک باڵێک ئاراستەیەک کەوا بکە بینی نێوان پارتی وێکێتی تونتر لێک بترازێنێ نا ئێمە هەموو جارێ وتومانە ئینسانە بێ بەئینسافەوە قسە بکە یەکێتی حیزبێکی گەورەیە تاریخێکی هەیە هەمیشە مەکتەبی سیاسی یەشێتی لە کۆبوونەوەکانە لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی گلەی و گازندەکانیان لە یەکتری کردووە بە یەکەوە پێک هاتوون لەسەر خەتی مستەقیم ئیشانکەوە ئەو قسانەی کراوە لێرە لەوێ ئەمە ئەندامێکی سەرکراتی کادرێک کردوێتی بەڕەسمی وەرناگرێت وەکو قسە یەشێتی و ئەگەر جەنابی شەداگا لێبێ لە ئەخیر دیمانەی جەنابی کاک نێچیروان و کاک مەلا بەختیاریش لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی وێشێتی کاک مەلا بەختیار ئەم قسەی کرد بەڕەسمی ڕێی مەکتەبی سیاسی و کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی وەرە تۆ لا دوای لەم کاتە ئەتیفاقی استراتیژی تونتر و تۆختر بکرێتەوە یاخود بەبوونی لایەنەکانی تر لە حکومەت گۆڕان کۆمەڵ یەکگرتو ئەم ئیتیفاقی تر زەمەنی بەسەر چوو پێویستە کۆتایی پێبێنرێ
من لام وایە نەفەرێک نەخۆش بێ پیر بێ پەشی کەوت بێ لە شوێرەدەیەکی کوردستان بێ خەڵکی کورد ئەبێ بچێ بیهێنێ بیکا بە هاودەنگ بۆ ئەوەی یەکڕێزی ناو ماڵی کورد ئەمڕۆ و نەک ئەمڕۆ هەر هەموو ڕۆژێکیش بە ئەمڕۆژ زیاتر پێویست بە یەکڕێزی ناو ماڵی کوردەکە ئەنجا چوارچێوەی ڕێخستنی ئەم یەکڕێزیە چۆن بێ چونکە تۆ ئەزانی دنیای سەرمایهداری ئێستا بەرژەوەندی حیزبەکان بەرژەوەندی حکوومەتەکان بەرژەوەندی شخصەکان ئەمەنە چڕ و پڕ و تێک چڕژاوە گرژی ئەبێ ئاڵۆزی ئەبێ ئێمە خۆ قەرارمان نەیاوە حیزبێشین و هەمومان لە یەک دایک و باوک بووین هەتا لە دایک و باوکێکیش بین دوو حیزبی جیاوازە دوو بەرنامەی جیاوازی هەیە دوو کەسایەتی جیاوازی هەیە دوو بۆچوونی جیاوازی هەیە و پێداویستی واقعی ئەمڕۆی کوردستان وای لێ ئەکا ئەم دوو حیزبە ڕۆژانێک بۆ شەڕیان کردووە یەکتریان کوشتۆ پێداویستی ئەم واقع وای لێ ئەکا ئەم دوو حیزبە ئیتفاقیشی استراتێژی بکەن بۆچی خراپە بۆچی باش نییە لەگەڵ ئەوەش حەزەکەم ئەرزیلانەکانی تربێت نا لەسەر حسابیلانی کەنێ ئێمە لە من چەند جاری کەژوتومە لە هەڵبژاردننی 21 نۆش لە هەڵبژاردننی 34 ئێمە بانگەوازەوەمان کردووە با هەمومان پێکەوە کوردستان گەشتوادانترکەینەوە لەگەڵ هەموو حیزبەکانمان بووە نەک ئەم پێنج حیزبەی ئەمڕۆ ئێستا بردوێتەوە هەموو حیزبەکانی تری کوردستان پێویست بەواکە بۆ یەکڕێزی ناوماڵی کورد من وا بیرەکەمەوە من خاوەنی بڕیار بم حیزبێک دەکەسن نایانە سەرخەت تووڕەن گرژن هەر چۆنێک بێ هەوڵە دەم ڕازیان بکەین بۆ ئەوەی لەگەڵ کورد و لەگەڵ یەکڕێزی ناوماڵ باشە کاگەڵۆ بەر لەوەی بچینە دەرەوە بچینە ناو مەسلەی پەیوەندی هەولێر و بەغدا و گرژی و ئاڵۆزیەکان و مەسلەی دەوڵەت و ئەو مەسلە گرنگانە ئێستا وەکو کەسایەتیەشی پارتی وەکو بەرپرسێکی پێشوو وەکو کەسێک و کادرێکی پارتی فەرماندەیەکی کۆنی کە پێشووتر پێشمەرگە بووی لە ڕیزەکانی کۆمەڵی ڕەنجەرانە بووی پرسیارەکە ئەوەیە لەم کاتەدا لا دوایە ئەگەر گۆڕان سلەیمانی ببا بەڕێوە گۆڕانکاری باش دەکرێت وەکو سعید سەلیم بەرپرسی ئێستای لقی چوار ئەو قسەی کردووە من ئەوەی کاکسعیدم نەخوێنەوەتەوە کاکسعید پیاوەشی عاقڵی شەباوەڕ ناکەم وا بەو دەرەجێت و ئەمە دوو سێ جار هینێت ئەگەر گۆڕان سلەیمانی وەربگرێ گۆڕانکاری باش دەکرێت وای وتووە ئەمە جملەی خۆیەتی ئەو بۆ چوونەی خۆیەتی لە بەڕێزی خۆی بپرسن بەڵام من پێم وانەیە نەیەشێتی و نەگۆڕان و نەکەسی تر ئەم شاری سلێمانێ بتوانێت لە ماوەیەشی کورتا بیخاتەوە سەر خەتی خۆی ئەمە بە مێژوویەک بە زەمانێک هەندێک شت دروست بووە ئەبێ وەختی دەوێت تا کۆی خیتەوە سەرخەت و چاشەکەی لا دوایە وەختیەوێت تەشەنوجاتی نێوان یەشێتی و گۆڕانیش بەرەو چاکی بڕوا لە سلێمانی کاکە تەشەنوج نییە یعنی یەشێتی و گۆڕان هەردووچیان پێشبڕچێ لەسەرەواکەن پارێزگاری سلێمانی هی ئەوان بێ ئەبێ یەکێکیان لێبوردنی زیاتر بێ ئەگەر هەتا هیچیان لێبوردنیان نەبێ پارێزگاری سلێمانی دانانرێ ئەزانی سیرکە لە مێژووی کووردا سیرکە ماف چیە من خۆم یەکەم لەوانەی لە هەموو مێژووی خەباتما مافم خوراوە باشە بەڵام ماف چییە ئینسان ئەگەر هەز بە بەرپرسیارەتی بکە دەست لە مافی خۆی هەڵەگرێ بۆ ئەوەی لە پێناوی سەربەرزی میلەتەکەی شکۆی میلەتەکەی سەرکەوتنی میلەتەکەی کاتێک کە کەسێک دەست لە مەهەڵ ناگرێ نکۆلی لەواکە دەبێ پێ بەخۆی دابچێتەوە جارێککە ینی ئەبێ خەڵق لێبوردنی هەبێ ئەبێ بەدەیان تێکۆشەری کۆنە بوێنم ئەم وڵاتەیان دروست کرد شۆڕشیان بردە پێشەوە کوردستانیان گەیانە ئەم حاڵە ئێستا لە ماڵەوە دانیشتون خەڵکی کاتۆتە جێگاکانیان زۆر ئاسایی خۆتان لێ بەرپرسنی کە خەڵکە شۆڕژگەرە بەڵێ هەمووی لی باشە بەڵام پرسیارەکە ئەوەیە تۆ لا دوایە سلەیمانی ئیسحقاقی یەکێتی یاخو گۆڕانە بەپی دەنگدان بەپی ژمارەی دەنگ و کورسی گۆڕان کورسێکی زیاتر لە یەکێتی هێناوە ئەگەر تۆ باسی هەڵبژاردن و کورسی و دەنگەکەی ئیسحقاقی گۆڕان باش بەپی ئەوەی هەموو جومگەکانی ئیدارە و حکوومەت و ئەمانش بەدەست یەکێتیەوەیە یەکێتی ئەڵێ من مافی خۆمە ئەشە پێک بێن لا دوایە پێک دێن ئەبێ پێک بێن ئەی تاکەی باش بڕۆینە سەر مەسلەیەکی گرنگتر گەر لە سەیتەڕەی تاسڵوجا بڕۆینە ئەو دیۆ گەورەتریکەین مەسەلەکە هەولێر و بەغدا گرژی و ئاڵۆزیەکان دەوترا لە نێوان مالیکی و مەسعود بەرزانیدایە و ئەم گرژی و ئاڵۆزیانە ڕۆژ بە ڕۆژ گەورەتر و فراوانتر بووە و هەڵەی سیاسەتی نەوتی بووە کە بەشێشی پارتیان پێ تۆمەتبار دەکرد لەوەی کە سیاسەتێکی هەڵەی نەوتیە بووە گرژی و ئاڵۆزیەکان دەگەڕین تۆ بۆ ئەوە یاخود پەیوەندی بەوەیە
شیعە دەیەوێت کورد وەکو پلە دوو سیرکات. ئەزانی بەداخەوە بە درێژایی مێژوو هەندێک خەڵک هەیە بڕیاری پێشوەختی داوە. ئەو بڕیاری پێشوەختە تۆ هەرچیەکی لەگەڵ بکەی ئەو نایەتەوە سەرخەت بڕیاری پێشوەختی یاوە نکۆلی لە ڕاستەکان بکە. ئەجنا ئێمە بە درێژایی مێژوو نەک پلە دوو بووین بابە بە ئاگر و ئاسن و نەوتی وڵاتی ئێمە فرۆشراوە کراوە بە ئاگر و ئاسن و کراوەتەوە بە گەروی ئێمە چه عەرەبێکەیە بە شیعە و بە سوننە و بە نازام بچێوە لەگەڵەوە بێ کورد بێ بە دەوڵەت چێیە ئێمە خۆمان خەڵەتانوە ئەسڵان من لەگەڵ ئەوە بووم لە 2003ەوە ئێمە خۆمان لە عێراق جیا بکەینەوە سوننەی چی و شیعەی چی باوەڕێکی بەمانە من باوەڕم بێشێکیان لێ ئەمە سیاسەتی چەوتی مالیکیە سیاسەتی چەوتی شیعەیە کە نەیتوانی هەم سوننە دڵڕازی بکە هەم کوردیش دڵڕازی بکە یەک مادەی لە مادەکانی دەستور جێبەجێ نەکەوە ئێمە زۆر جار باسی مادەی با بڵێن ئەوەی 140 و مەسەلەن پێشمەرگە و ئەماناکەین با بە یەکێ لە مادەکانی دەستوری عێراقی کورد و عەرەب دوو زمانی نەتەوە ڕسمین لە وڵاتە عەرەبێک با خۆی فێرکا بە کوردی قسە هەموو کوردی ڕاکە خۆی فێری عەرەبی بکە بە شانازی شەو حەزەکە بە درێژی مێژوو جواب بە عەرەبی خۆی فێری کوردیکە ئێمە خۆمانە خەڵەتێنین. بەڵام ئەوە سەرکردایەتی سیاسی کورد بۆ بە تایبەتی پێشووتر پارتی و یەشێتی نەبووە کە ئەو دەرگایی بۆ عەرەب کردوتەوە و لە پاڵیشە هەمیشە چوونەتەوە بەغا لە ئاخر عەبادی پێویستی بە کورد نەبوو حکومەتیشی تەشکیل کرد بەڵام کورد چووە ناو حکومەتی عێراقی. ئەمە ڕاستیە من پێم وایە بە درێژایی مێژوو لە دوای ساڵی 1990ەوە ڕاپەڕینەوە ئەگەر کورد ناوماڵی خۆی ڕێک بخستایە ئەگەر کورد بڕوای بەخۆی بواە ئەگەر کورد ئێعتمادی لەسەر خۆی بواە ئێمە هەنگاوێکترە چوینە پێشەوە من ناڵێمە بووین بە دەوڵەت چونکە ڕاستە کۆمەڵێ هۆکاری سیاسی و ئەقلیمی و جوغرافی ئەوانە هەیە بەڵام کورد ئەیتوانی ئیشی لەسەر بکە باشە بۆیە لە ڕاستیدا من بۆ خۆم لە ڕاپەڕینەوە و لە 2003 و لە ئێستاشەوە و بۆ گەڕانەوەی بۆ لای عەبادی و حکومەتی عێراقی من بڕوان پێینێ و پێشم باش نەبوو لەگەڵیشی نەبووم و ڕێئیشم هەبوو بە لا دوایە کورد دەتوانێت لەم کات و لەم ساتەدا بەم حیزبانە بەم سەرکردایەتیە دەوڵەت ڕاگەیەنێ لە بوونی ئێران تورکیا ئەمریکا ئەوروپا کە هیچی لەگەڵەوە نین بە شێوەک لە شێوەکان دەرەکەوێت کە بوونی دەوڵەتێکی جا لە عێراق جارێ پێش هەموو شتێ هیچ حیزبێک بە تەنیا وەک حیزب ناتوانێت دەوڵەت ڕاگەیەنێ ناشتوانێت دروستیکە ئەگەر جەنابەت تێبینی بکەیت جەنابی سەرۆک بارزانانی باسیەوەی کردو ئەمە ئەجێڕینەوە بۆ ناو خەڵق و ڕیفراندۆمی لەسەرەکەین وە بە حیزبیش دەوڵەت دروست ناکرێت ئێمە ئەگەر بمانەوێت باسی دەوڵەتی سربەخۆ بکەین ئەمە کێشەیەکی گەورەیە بڕۆ لە کوردستان لە ڕووی ئابووری لە ڕووی فکری لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی ئەمە خۆمان بۆ حازر نەکردووە نە پارتی نەیەشێتی نە گۆڕان نە حیزبەکانی تری کوردستان باشە تەنانەت لە استراتیژی بەرنامەی حیزبەکانە باسی دەوڵەتی کوردی نەکراوە لە باشترین حاڵەتا باسی مافی چارەنووس ئەکا کە مافی چارەنووس ئەکرێت دەوڵەت بێکرێت دەوڵەت نەبێ لەگەڵ عێراق بێ باشە بۆیە ئەگەر ئێمە بمانەوێت لەسەر دەوڵەتی تەمان من خۆم یەکم لە ڕێبوارانی دەوڵەتی سربەخۆی کوردی و هەموو تەمەنیشم لەو پێناوە سەرفکەوە پێشم وایە مستەحیل نییە دەوڵەتی سربەخۆی کوردی ئەمڕۆ بێ سبەینێ بێ ئەبێ کوردستان سربەخۆبی و بینە خاوەنی دەوڵەتی خۆمان بەڵام کۆمەڵێک کاری ئەوێ کۆمەڵێک کار ئەگەر تۆ تێبینی بکەی پارتی دموکراتی کوردستان جەنابی کاک مەسعود لە هەموو مەحافل لە نێودەوڵەتەکان لە کۆبوونەوەکان لە ئەمریکا لە تورکیا لە ئێران لە عێراق لە هەموو شوێنێک جەختی لەوە کردوتەوە خەڵکی کوردستان پێویستە سربەخۆیی خۆی وەربگرێ بەڵام ئێمە تێگەشتنمان لەم واقعە سیاسی ئێستا وای لێ کردووە لەگەڵ دروستکردنەوەی عێراق بین و خۆشمان عێراقمان دروست کردوتەوە جەنابی کاگنێچوان سەرۆکی حکوومەت بووە ئیشی لەسەر ئەوە کردووە لە ڕووی ئابووریەوە بتوانرێ ئابووریەکی سربەخۆ لە کوردستان دروست بکرێ هێنانی ئەم کۆمپانیانە گرێ بەستی نەوت نازانم بەڵام ئەمە ڕێخۆشکەرە بەس هۆکاری تری ئەوێ هیچ حیزبێک نییە لە کوردستانە بە پارتیشەوە لە ڕووی فکریەوە لە ناو حیزبەکەی خۆیان بەرنامەی هەبێ لەسەرەوە چۆن تەوعیە و تەسقیفی هوشیاری و ڕۆشنبیرکردنی تاکەکانی بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی پێش هەموو شتێ بێ خەڵق لەسەر ئیعتیماد بەخۆی ئیعتیماد بە میلەتەکەی ئامادە بێ برسێتی قوبوڵکە ئامادە بێ
ئەم ئیشە باشانە کراوە بۆ دەوڵەتی کوردی بەڵام وەکو پێم وتی بە تەنیا بە حیزبێک ئەنجا دیسان لە ڕووی فکری سیاسەوە بۆ بوونی دەوڵەتی کوردی لێرە ڕادەگرم دوای ئەتوانی بچیتەوە سەر قسەکانی خۆ بۆ بوونی دەوڵەتی کوردی چەند ساڵی تریش دروست بێ کەسێکی وەکو مەسعود بەرزانی پێویستە. بەڵێ من پێم وایە لە هەڵەکانی هەموو حیزبەکان بە پارتیشەوە ئەوەیە کە لە چەند ساڵی ڕابردووە کێشەیەکی زۆریان لەسەر دەستور و گەڕانەوەی پەرلەمان و ئەسڵان ئەگەر تۆ بتەوێ کورد بکەی بە دەوڵەت ئەبێ یەکێ لە مەسەلە گرنگەکان ئەمە گلەیم لە پارتی هەیە لە پێشەوە لە ناو خودی پارتی ئیش لەسەر ئەمە نەکراوە نەک حیزبەکەن ئەبێشێ لە بابەتە گرنگەکان لەسەرەوە بێ کە پێویستە بە سەرۆکێکی وەکو مەسعود بارزانی هەیە بڕیاردە بێتۆ لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیە زۆر گرنگە سەرۆکاتە پێ دوایە لەم قۆناغدا ئێمە بەرەو سیستەمی پاشایەتی بڕۆین نامە پاشایەتی ئێمە قۆناغی ڕزگاری نیشتیمانیە بەرەو ڕزگاری نیشتیمانی کاتە بێبوونی مەسعود بەرزانی شتێک نییە ناوی دەوڵەتی کوردی بێ نەنا من وام نەوت من ئەڵێم بوونی سەرۆکێکی وات پێویستە بابە تۆ سەیری مێژووی گەلان بکە تۆ سەیری هەموو مێژووی گەلان بکە یەک وڵات یەک نەتەوە یەک گەلم بۆ بدۆزەرەوە سەرکردە و ڕەمزێکی نەبێ شانازی پێ بکە لە کوردستانە تەنها مەسعود بەرزانی ڕەمزە نەخێر ڕەمزی قازی محەممەد ڕەمز بووە شێ مەحموود ڕەمز بووە مەلا مستەفا ڕەمز بووە مامجد ڕەمزە لە ئێستادا کاک مەسعود کەسایەتی یەکەمە سەرۆکی هەرێمی کوردستانە لە سا هەفتای دەنگی خەڵکی کوردستانی هێناوە کەسێکی داکۆچیکارێکی گەورەیە لەسەر کورد باشە ئێخۆ کاک مەسعود عمری نوحی بۆ نایە من لە ئێستادا پێ دەڵێم لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی ئەمە پێویستمان بە سەرۆکێکە کە خاوەنی بڕیار بێ کە شانازی پێوە بکەین کە ئیلانی کەم ئێمە لەم قۆناغا ئێمە پەڕینەوە بین بە خاوەنی دەوڵەت کە بووین بە خاوەنی دەوڵەتەوە بەحسێکی ترە ئەو قەناعەتەی کە تۆ هەتە یەکێتی نیشتیمانی کوردستانی ژۆکو هاوپەیمانی استراتیژیتان هەمان قەناعەتی هەیە بزوتنەوەی گۆڕانیش وەکو هاوپەیمانتان لە حکومات هەمان قەناعەتی هەیە کۆمەڵ و یەکگرت و هەمان قەناعەتیان هەیە هەمان پێناس و تعریف بۆ مەسعود بەرزانی دەکەن جا ئەمە گرفتەکەیە من پێم وتی لە پێش ئەوە من وتم گلەیم لە پارتی هەیە پێش ئەوان باسیێوانی بکەم بە بەگەرم قەناعەت بۆیە پارتی خۆی ئیشی بۆ ماکرد پارتیشی بۆ من نەکردەوە چ جاهیەکێتی و چیزی بۆ سەرۆکی حیزبەکەی نەکرد بەو شێوەیە نەکراوە تۆ چۆن ئیشی بۆ بکەن ینی مقدەسی کەن یاخۆ چی لێ بکەن ینی ئیشکردن بۆ دروستکردنی سەرکە تۆڵێ ئەم بابەتەکەم قۆناغی ڕزگاری نیشتیمانی کوردستان تۆڵێ ئەم کەسایەتیە کە ناوی کاک مەسعود بەرزانیە ئەم کەسایەتیە کەسایەتیە کە ڕەمزێکە لە ئێستادا لە هەرێمی کوردستانەوە پێویستە یەکێکە لە پێویستیەکان بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی ئەم کەسایەتیە هەم سەرۆکی هەرێمە هەم سەرۆکی پارتیشە پارتی چۆن دروستی نەکردووە ئەو بە ڕوونکەیتەوە نا دروستە خۆی دروست بۆ بەڵام نا پارتی نەیتوانێەوە کاری لەسەرەوە بکە ئەوە مەسلەیەکە لە ڕووی فکری ئابووری سیاسیەوە زۆر هەڵەگرێ لەم بەرنامەیە قسە ناکرێ ئەژنا تۆ با من ورتر بۆت باسکەم تۆ کە باسی شۆڕشی ڕزگاری نیشتیمانیەکەی شۆڕشی نەتەوەیەکەی دروستبوونی دەوڵەتەکەی ئەبێ باسی ڕۆڵی بۆرجوازی نیشتیمانی بکەی ڕۆڵی بۆرجوازی نیشتیمانی بۆرجوازی سەرمایهداری پیشەسازیە سەرمایهداری پیشەسازی لە وڵاتی ئێمە ناڵێم نییە بەڵام کەمە نەبووتە دیاردا نەبووتە ئەوەی بتوانێت بۆرج سەرمایهداری پیشەسازی بیر لەوە بکاتەوە بازاڕی سربەخۆ دروستکە پێشبڕچەی بازاڕی ئێرانی تورکی سووری عێراقی بکە لەبەرەوە ئەم ڕۆڵە حیزب بینیوێتی کە حیزب بینیوێتی تاریخ بینیوێتی مێژوو بینیوێتی شۆڕش بینیوێتی کەسایەتی گەورە بینیوێتی ئەم کەسایەتێ گەورەیە مەسعود بارزانی کە ئەم کەسایەتێ گەورەیە خۆتۆ باسی مەسعود بارزانی ناکەی بەتەنیا باسی کاک مەسعود ئەەکەی وەکو ڕایدی وەکو پێشڕەوی ئەمە بەڵام بەدەیان کەسایەتی تری گەورەشان ئەمانش دەوریان هەیە ئەمانش مێژوویان دروست کردەوە خۆ من باز لەوە ناکەم من باز لەواکەم زۆر کفرە تۆ ینی ئینکاری لە مێژووی خۆت بکەیت ئێمە بە سەدان پیاوی قارەمان و هەڵکەوت و سیاسی و گەورە و دڵسۆزمان هەبوو و ئێستاش هەیە باش کاگەڵۆ شەفی قەزاز یەکێک لە سەرکردە کۆنەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێک لە سەرکردە دیارەکانی ناو مەطبەخی سیاسی کوردستان دەڵێت ڕەنگە هەڵەی مەلا مستەفا لەوەدا بوو بێ کە دنیای بەڕەش و سپی بینیوە واتە یان دنیای بەڕەش بینیویان سپی ئەمریکای بەدۆست داناوە سۆڤێتی بە دوژمن یاخود بە پێچەوانەوە ئەم هەڵەیە ئێستا کوڕەکەی نایکاتەوە لە پەیوەندی بەستندا یاخود تەجاوزی ئەمەی کردووە
پەیوەندیەکانی مەسعود بەرزانی بە دەرەوە ئەکرێت ئیسیفادە بکا بە هەرێمی کوردستان بەرەو دەوڵەت بوون؟ کاک شەفی قازاس پیاوێکی بەڕێزە و بۆ خۆی قسەی کردو و ئەکرێ لە خۆی بپرسن، بەڵام بە بڕوای من هەل و مەرجەکانی بارزانی نەمری تیا ژیاوە و قیادەی شۆڕشی کردووە لەگەڵ ئەم هەل و مەرجەی ئێستای کاک مەسعودی تا ئەژی جیاوازە. ڕەنگە هیچ پارتیەک بە کاک مەسعود خۆشێەوە جورئەت نەکەین بڵێ کاک مەسعود ئەگا بە مەلا مستەفا، بەڵام لە ڕاستیدا من لێرەوە ئەڵێم کاک مەسعود لە هەل و مەرجی ئێستای کوردستانە کەسایەتیەکە کە بۆ ئەم هەل و مەرجە بۆ پێداویستی خەباتی ئێستا بۆ تێگەشتن لە واقعە ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە مەلا مستەفا کەمتر نییە، بەڵام عەزەمەتی مەلا مستەفا کە بەراورد ناکرێت بە خەڵکەکە بە چەند ساڵتۆ وتوێژە بوو لەگەڵ حکوومەتی عێراق. مەلا مستەفا نهاتە هەولێر، نەهاتە سلێمانی، نهاتە قەڵاتزێ، سیارەیەکیان بە دیاری بۆ برد، ئەم قەمەرەیە بە دیاری بۆ جەنابتە یەکسەر لە بەرچاوانەوێت فڵان کەس بۆ تۆ. چۆن کەسایەتێکی وا دروست دەبێتەوە؟ چییە ئەمە ئەتوانێت بەدیل لێو بێ؟ من لە تۆ دەپرسم هەیە بەدیلی؟ نەخێر. کوڕاکەشی؟ ئەخر هەل و مەرجەکە جیاوازە. لە هەل و مەرج ئێستا بەڵێ کاک مەسعود بەدیلێتی بۆ ئەم هەل و مەرجە. کەواتە بێبوونی مەسعود بەرزانی دەوڵەتی کوردی نابێت؟ ئەخر کاکە کە بزەن سیرکە تۆ وا لە من مەکە من خەڵقم پێوە مقدەس بێت چونکە خەڵگەمرێ. یعنی ئەمە وانییە قسەکانم بۆ ئەوەی خوێنەریشە خەڵکیش کە سێرەکە وا تەقدیسی نەکە. مەلا مستەفاش مرد کاک مەسعود جێگاکەی گرتەوە، کاک مەسعودیش خوانە خواستە ئیشەڵا تەمەنی درێژە بێ، بەڵام کەسی کە ئەبێ جێی ئەگرێتەوە وانییە بڵێ کەس نییە، بەڵام لە هەل و مەرجی ئێستادا باشە تۆ کە کاک مەسعودە هەیە بۆ بیر لە یەکێکاکەی تدەسا بۆ بیر لە یەکێکە بکەینەوە. زۆر باشە، بەڵام کاک ئەڵۆ جەنابەت وەکوتە ئاگاداری مێژووی دەوتێت لە ئەمارەتەکانەوە تا ئێستا مەسەلەی کورد مەسەلەی لە نێوان بەرداشی ڕۆم و عەجەمدا بووە، ئێستاش دەڵێن تا دێگەڵا تورکیا بە هەوسی خۆی بە کەیفی خۆی تەداخلاتی هەیە، لێرەشەوە تا دێگەڵە ئێران. هەرێمی کوردستان کەوتۆتەوە نێوان بەرداشی تورک و فارس. ئەزانی من پێشتری بەرنامەکەش پێم ناخۆش بوو بە ناوی بەرپرس ناوم بێنی، بۆیش بوتم ئێستاش ئێڵێمەوە من پێم خۆش نییە بەرپرس بم و لەگەڵ بەرپرسیارێت شانیم چونکە بەرپرس بم ئەبێ قسەی سیاسیانە بکەم. چونکە مووقعی من حەزم لەم قسانە نییە وەکو هەڵۆ قسە بکەم کەکە باوەڕم نە بە تورکەیە نە بە فارس هەیە نە بە عەرەب هەیە، من باوەڕم وایە کورد ئەبێ ناوماڵی خۆی ڕێک بخە، ئەم هەموو هۆسە و کێشەیە دروست نەکەین، ئێمە هەوڵ بدەین کوڵاتەکەمان سەربەخۆ و ئازاد خۆمان بیبین بەڕێوە بۆ ئەم قۆناغەش ئەفوم کە ئەرزم کردی بۆ ئەم قۆناغەش لە ئێستاشدا من باسی زەرورەتی کاک مەسعودم کرد، بەڵام کە بوو بە دەوڵەت بۆی تۆ ڕزگارت بوو ئەو سا ڕەنگە کاک مەسعود خۆشینەیکە. باشە تۆ ئەڵی ناوماڵی کورد یەک و یەکگرتوو بێ، یەک خیتابی بێ، یەک هەڵوێستی بێ، یەک بیرکردنەوە بێ. وڵاتانی دراوسێ تورک فارس ڕاستتر بڵین تورکیا و ئێران وڵاتە عەرەبیەکان بە عێراقیشەوە ڕێگا ئەدەن ناوماڵی کورد حیزبە سیاسیەکان یەک و یەکگرتوو بێ؟ پێم وانێ ڕێگا بدەن. ئەمە یەک دوو ئەمە باشتەکان وەکو خۆی سیرکەین. ئێمە لە شوێنێکی جوغرافیاین، دەکرێت پەیوەندیمان لەگەڵ ئێران هەبێ وەکو وڵاتێکی دۆست، دەکرێت پەیوەندیمان لەگەڵ تورکیا بێ وەکو وڵاتێکی دۆست، دەکرێت پەیوەندیمان لەگەڵ عەرەب هەبێ وەکو دۆست و دراوسێ نەک دۆست ئەفمکە وەک دراوسێ. ئەمە ئاساییە پەیوەندی دەوڵەتی لەسەر بنەمای حکومەتی، پەیوەندی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی ئێران، پەیوەندی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی تورکیا، پەیوەندی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق. حەزەکەم گوێم لێ بگرین، بەڵام پەیوەندی حیزبی پەیوەندی شخصی پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ هەر حیزبێک هەر شخصێک بە تاشی بە کۆمەڵی بە حیزبی پەیوەندی لەگەڵ یەشێ هەر لەو دەوڵەتانە هەبێ ئەمە لە ڕێگەی مخابراتەوە بێ پێی خۆش بێ و پێی ناخۆش. بەڵام هەموو حیزبەکان و بە تایبەتی یەکێتی و پارتی بە درێژایی مێژووی نووسینگەی تایبەتی حیزبیان هەبووە لە تاران لە ئەنقەرە لە دیمەشق
ئەو قۆناغە جابووە لە ئەو میسر لە مەغریب لە هەموو سەرکە. شوێنەکان. ئەو قۆناغی کە ئێمە لە شاخ بووین و شۆڕشمان کردووە هەموو حیزبەکان هەیەیان بۆ کە ئەویش باش نەبوو تا ئێستاژەوە هەیە. ئەم قۆناغی ئێستا من بڕوام بەم پەیوەندیانە نییە من بڕوام وایە من خۆم قساکەم بڕوام وایە ئەبێ پەیوەندی حکوومەتی بێ کاکە وەڵی ئێستا گەر بڕۆی لە کاک مەسعود پرسی لە نووسینیا لای بێ 6 ساڵ لەمەوە پێش من بۆم نووسیوە من لەگەڵ ئەوەم کە پەرلەمان قەرارێت دەرکا پەیوەندی حیزب لەگەڵ حکوومەتەکانی دراوسێ حرامکە نابێشتیوە چۆن دادوای ئەو پەیوەندیانە پەیوەندی مخابراتین زیاتر زانی کاکە خۆ ئەمە لەگەڵ ئەمە لە وڵاتی منە لە هەر وڵاتێکی دنیا حیزبێک بێوێ لەگەڵ حکوومەتێک پەیوەندی بکە ئەبێ لە ڕێگەی مخابراتەوە بیکە کە لە ڕێگەی مخابراتەوە بیکە تۆ حساب بکە ئەو دەوڵەتە دەستی ڕات تۆ داواکاریت لەوەیە باشە کە تۆ داواکاریت لەو هەیە ئەویش ئیشت پێکە داوات لێکا لەبەرەوە ئەمە ئەگەر لەسەر بنەمای حکوومەتی نەبێ من بۆ خۆم لەگەڵەوە نیم من لەگەڵی نیم کاگەڵۆ ئەگە دو پرسیارمەوە بێ بەم نزیکانە لە دوای وازیێنانت مەسعود بەرزانی سەرۆشی حیزبەکە و دیوە نەخێر ئەگەر بیبینی چی پێ دەڵێ وەڵی خۆ ڕەنگە جەنابی سەرۆ خۆشی بزانێ بیبینم چی پێڵم چونکە من کەسێکی ڕاشکاوم گلەیت هەیە من تا سەر لوتم گلەیە لە واقعی ئەمڕۆی ئێستا لەسەر مەسلەی هەڵبژاردن گلەیم هەیە لەسەر مەسلەی شەڕی داعش گلەیم هەیە لە سەرۆشی حیزبەکە و گلەیت هەیە ناوەڵڵا دەڵێن دەبی بە بەرپرسێک لە مەکتەب ڕێخستنی پارتی ناشتیوان نیە هیچ بەرپرسیارەت تێ ناکەم لە ئایندەیە نەکاکە من عمرم 59 ساڵە تااقەتی بەرپرسیاتی تۆزانی من 44 ساڵە پێش لە شۆڕشی ئەیلولا پێشمەرگە بووم لەم شۆڕشی گوڵانە پێشمەرگە بووم لە ئێستادا دەورم بەسە بۆچی بۆ خەڵکی کەنیکە بۆچی بکەم بەڵام بەشێکی کاکەبی سیاسی حیزبەکەت کەسانی بە تەمەن و کەسانێک لە ناو ئەخر فەرقی من و ئەوان هەیە ئەوان ڕێزم هەیە بۆیان ڕەنگە وەزعیشی تر بێ کاکە من ئەگەر مەسئولیت بکەم من پێم خۆش بوو هەموو خەڵقی سلێمانی ژەزانێ هەموو ڕەفیقە کۆنەکانیش مەزان تۆش ئەزانی من ئێستا ئەبوو لە شنگالیا لە کۆبانی بوومایە قیادەی جەپەیەک لەوانم بکرا ئێستاش کاک مەسعود هەر ئێستا دوام دیمانەیە ڕۆژمەوە بروسکەیەکم بۆ بکا بڵێ وەرە بچۆ بۆ کۆبانی بڕۆ بۆ شنگال تۆ بڕۆ قیادەی محوەرێکی ئەسکەری بکە لەو منتقەیە ئێستا ئیم شەو ناچمەوە ماڵای ڕوون بۆوێ کاتە گلەی و بەهی شێوەی لە سەرۆکی حیزبەکە و نییە مەسعود بەرزانی بەڵکو لە حیزبەکە دەیە گلەیم لە حیزبەکە نا ئەمە خۆ گلەی لە حیزب نییە نە لە حیزبەکەشم نییە من گلەیم لە ممارەسەی ئیشکردنی ئەم واقعا هەیە بە حیزبەکەی خۆش هیچ گلەیەکی لە سەرۆکی حیزبەکە و نییە نەخێر بەهی شێوەیە نەخێر نەوەڵڵا سپاسی هەڵۆ ئەحمەد کوردە بەرپرسی پێشووی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی کە ئێستا دەڵێ وەکو پێشمەرگێ بناسێنم سپاس دەکەین سەرچاو ئێوە هەمیشە میوانی NRT بن بۆ تاوتوێکردنی مەلەفە گەرمەکان سپاس.